لەگەڵ کارەسات و ناڕەحەتیەکانی بەسەر منە هاتوون هەردووکمان یەکین. ئەم وەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت منیش وەکو مامۆسایەکی پەروەردەی تایبەت کە خزمەت ناوم سنوور تۆفیق معروفە لە دایک 26 ساوسیام لە شاری سلێمانی و مامۆسایوانی کۆمپیوتەرم لە یەکێک لە قوتابخانەکانی سلێمانی. کتێبەکەم باسی هەموو ئەو کێشانەکە کە لە ژیانی ڕۆژانەیە لە مناڵیەوە کە فیشەکەم بەرکەوتووە هەتاکو گەورە بوون باسم کردووە و چەند ئامۆژگاریەکەم ئاڕاستی خەڵک کردووە کە لە ژیانی ڕۆژانەیە بەرامبەر بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕەچاوی بکەن و دەستکردنم بەو کتێبە ماوەی نزیکەی 3-4 مانگی پێخایەن. یەکەم بەرهەممە هیوادارم بەرهەمی باشتر بێنمە بەردەمی خوێنەر. سنوور تۆفیق معروفەوە دەست پێ کرد. پەیامی من بۆ ئەو کەسانێکی خاوەن پێداویستی تایبەتیانەیە با جیاوازی نەکەن لە نێوان کەسێکە کە جەستەی ساغە و کەسێکە جەستەی ساغ نییە یاخود کە خاوەن پێداویستی تایبەتە. هەموومان هەرێکەمان توانایەکمان هەیە با گرنگی بۆ توانایە باکە هەیەی و لە ژیانی ڕۆژانەیە سوودی لێ ببینێ و بێتە هۆی بێتە ئەندامێکی سوودبەخش بۆ کۆمەڵگاکەشی. وەکو هەموو کەسێکی جەستە ساغ جیاوازیمان نییە. ئەگەر من لەسەر عەربانەکەمم با عەربانەکەم ئەڕۆم هیوایە بەقاسەڕوا بە هەمان شێوە دوسمانەکەینە ئەو شوێنەی کە مەبەستمانە. ئاماژەم پێویستە لە کتێبەکە کە تا بەس بێت تەقلیدی خۆشی یاخود بەکارهێنانی چەکەوە.